بابەتێکی دیکە چییە؟ خواردنی گوڵە بە ڕۆژەیە. شەوچەرەی کوردی، ڕۆژچەرەی کوردیش، ئێوارە چەرە و بەیانی چەرەی کوردی بەدڵنیاییەوە گوڵە بە ڕۆژەی تێدایە. کورد یەکێک لەو شتانەی کە زۆر حەزی لێ دەکات گوڵە بە ڕۆژەیە. بەڵام گوڵە بە ڕۆژە لە ڕۆزانستیەکە وەکو هەموو شتەکانی دیکە کۆمەڵە شتی لەسەرە. بۆ گفتوگۆکردن لەسەر گوڵە بە ڕۆژە خاتوو کاژین یونس پسپۆڕی خۆراک لە ستۆدیۆ لەگەڵمدایە. کاژین خان بەخێر بێت. دەستان خۆش. گوڵە بە ڕۆژە بخۆین؟ کەواتە ڕێگە پێدراوە. ئەمە هەواڵێکی خۆشە. گوڵە بە ڕۆژە چی تێدایە؟ لە 100 گرام گوڵە بە ڕۆژە 585 کالۆری وزەی تێدایە. 2.8 گرامی 100 گرام دەکاتە چەند؟ 30 گرام چنگەکە. ئۆکەی. 100 گرام 30 گرام مشتێکە؟ 3 مشت و نیو. 3 مشت و نیو. چی تێدایە؟ 585 کالۆری وزەی تێدایە. باشە. 2.8 گرامی ڕشاڵەکانی تێدایە، فایبەر تێدایە. 51.5 گرامی چەوری تێدایە کە پێکاتە لە پۆلی ئەنساتورێتد فات و مۆنۆ ئەنساتورێتد فات کە چەوری باش ناسراون و دەوڵەمەندە بە پرۆتین کە ڕێژەی 20.77 گرام پرۆتینی تێدایە و هەروەها کانزاکان و ڤیتامینەکانیشی بە ڕێژەیەکی زۆر تێدایە. کەواتە پێکاتەکەی باشە. بەڵێ. پێکاتەیەکی دەوڵەمەندی هەیە. ئەوەی کە ئەو 100 گرامی ئەو باسی دەکات بە مشتی من، دەستی من زۆر گەورە نییە، وەڵا گەورەیە. ئەمە یەک، ئەمە دوو، مشت ئاوایە وانە؟ بەڵێ. یادەتەوێت چونکە گەورەتریش هەیە. ئەمە سێ، ئەمەش نیو، ئەمە سێ و نیو. واتە لەمە 585 کالۆری وزەی تێدایە. 585 کالۆری وزە. 2.8 گرام فایبەری تێدایە، ینی ڕشاڵەکان. 2.8 گرام ڕیشاڵ. 51.5 گرامی چەوری تێدایە. 1.5 گرام 51.5 گرام. 51 گرام. بەڵێ چەوری تێدایە و پرۆتینیشی 20.7 گرام تێدایە. پرۆتینیش 20.7 کەواتە پێکاتێکی باشی هەیە. بەڵێ. باشە. و هەروەها کانزا و ڤیتامینیشی تێدایە بە ڕێژەیەکی زۆر. ڕۆژانە دەتوانین چەند بخۆین کەواتە؟ ڕۆژانە دەتوانین 30 گرام مشتە کۆڵک لەوەندە زیاتر نابی بخۆین. یەک دقە وتت مشتیان تەشت؟ مشت. یعنی ڕۆژانە دەتوانین بۆ کەسێک پڕ بەدەستی مشتێک، چنگێک، مستێک گوڵە بە ڕۆژە بخوا. بۆ من بۆ نمونە هێندە ڕۆژانە ڕێگە پێدراوە. ئەگەر لەمە زیاتر بخۆم چییە؟ ئەگەر لەمە زیاتر بخۆی گوڵە بە ڕۆژە ئێمە لە کۆمەڵی خۆراک لە کۆمەڵی چەوریەکان لای ئێمە لە کوردەواری بە مشت نییە بە تەشتە. بەڵێ. بەخۆی ئێمە گوڵە بە ڕۆژە لە کۆمەڵی خۆراکی لە چەوریەکانماندانایە. چەوری زۆر بەخۆی گوڵە بە ڕۆژە سێ زۆر چەوری تێدایە. لیۆنیک ئەسید، های لیۆنیک ئەسید و مید لیۆنیک ئەسید کە لیۆنیک ئەسید ئۆمێگا 6 تێدایە کە ئۆمێگا 6ەکە ئەوە دەکات ئۆکسیدیشن دروست بکە. ئەو ئەسیدانە چین و ئۆمێگا 6 چییە؟ ئۆمێگا 6 چییە؟ ئۆمێگا 6 چەوریە. باشە. چەوریەکی بەوێر ناسرایە کە چەوریەکی سوودبەخشە. یعنی باشە نەخرا. خراپ نییە. چەوریەکی باشە. باشە. کە تووشی ئۆکسیدیشن دەبێت جسم کە توش بوو وا دەکات کە لەش تووشی زیاتر ئینفلەمیشن بی کە ئیلتیهاباتی زیاتر دروست بکات کە گەمە زۆر زیادەڕۆیی لە گوڵە بە ڕۆژە بکەین لەش وا دەکات کە زیاتر ینی تووشی ئینفلەمیشن بیت. تووشی هەوکردن. بەڵێ. ئیلتیهابات. کەواتە ڕێگە پێدراوەکە مشتێکە بە وەر کەسێک پڕ بە دەستی خۆی. ئەگەر دەستت گەورە بوو یعنی مشتێکی دەستی خۆت، ئەگەر دەستی بچووک بوو یعنی بە قەت قەبارەی دەستی خۆت. جۆرە جیاوازەکانی جیاوازیان هەیە لە پێکاتە؟ جۆرە جیاوازەکانی ڕەشمان هەیە، ئەمەمان هەیە، ئەمە لە نێو کووردا ئەمە زۆر زۆر باوە.
جۆرە جیاوازەکانی لەسەر سێ ئەوە دەبەستی. یەکەمیان ژینگەکەی، دووەمیان زەویەکەی کە چەند ئاو دەدرێ، سێەمیان ڕۆژەکە کە چەند ڕۆژەکەی بەقوەتە. سلڤەرەکەی زیاتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەچیندرێت، ڕەشەکەی لە ئەمریکا و سپیەکەشی لە ئیتالیا. ئەو کاریگەری هیچ لەسەر پێکاتەکەی سپیەکە لە ئیتالیا؟ بەڵێ سپیەکە لە ئیتالیا، ڕەشەکەی لە ئەمریکا و سلڤەرەکەشی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. جیاوازی لە پێکاتەیە؟ جیاوازی لە پێکاتەی نییە. باشە کە ئامادە دەکرێت لای ئێمە خۆی پێوە دەکرێت وانە؟ ئەمە دروستە لە ڕۆزانستیەکە؟ لە ڕووی زانستی دروستە، چونکە ئەوە لەسەر ئارەزوو خەڵک ڕادەوەستی کە بە سوێر بیت، یانیش زۆر کەسی حەز لێ بە بابریکابی، زۆر کەس حەز لێ بە بەهارات بی، لێم دووسیبی، ئەوە لەسەر حەزەکەی کەسەکە ڕادەوەستی، چونکە گوڵە بەڕۆژە وەچی سناکەکە، یعنی وەچی سوکە ژەمەچە، وەچی ژەمی ڕئیسی نییە. بەڵام گوڵە بەڕۆژە بەخۆی سۆدیۆمی تێدایەوە. ئێمە NaCl بۆ زیاد دەکەین کە دەکاتە خۆی چێشت زیاتر سوێ دەبێت، لەوەی نابێت زیادە ڕۆی لە خواردنیدا بکەین. کەس هەیە پێی بڵێ نابێ گوڵە بەڕۆژە بخۆی بە هیچ شێوەیەک؟ هەموو کەسێک دەتوانێت گوڵە بەڕۆژە بخات، بەڵام بە پێی دیاریکراو، یعنی زیاتر بڕێ کە دیاری. باشە هیچ کەسێک هەیە کە پێی بڵێ نابێت گوڵە بەڕۆژەی سوورەوە کراو سوێر کراو بخۆی؟ نا هیچ ئەوە نییە، بەس ئەوەیە کە زیادە ڕۆی لەسەر نەکرێت. مثلا کەسێک کە زەختی هەبی زەختی هەیە زەختی هەبی دەبی بەپێی ئەوەی کە RDA دیاری کردێ کە مشتەکە نابێت زیاتر ڕۆی بکە. ئێمە ئۆتۆماتیکیان کە لە خواردنە سەرەکیەکانمان بڕێکی زۆر چەوری تێدایە و بڕێکی زۆریش خۆی تێدایە. بەخۆی مرۆڤ دەبی 6 گرام خۆی وەرگری ڕۆژانە کە دەکاتی یەک مڵاکی چای. لەوە زیاتر کە وەرگری هەر بۆ خۆی تووشی پەستانی خوێن دەبیت و کاریگەری دەبیت لەسەر گوڵە. ئێستا من کە هاتم مثلا ژەمەکی کاملم خواردە باش کە پڕیتی لە چەوری و لە سۆدیۆم. بێم ئێستا گوڵە بە ڕۆژەی بخۆم دانیشم لەسەری، چکە قەومی کوردی ماشەڵای لێوی لە پاش خواردنەکی تیری چەوری سویر دێت دادەنیشی گوڵە بە ڕۆژەی دەخوا. ئەو گوڵە بە ڕۆژە دادەنیش بەدەم قسەکردنەوە زەمی ئەوی دەکات و جیرانەکان دەکاتە گوڵە بە ڕۆژەی دەخوا. یعنی گوڵە بە ڕۆژە دەخوات زەم دەکات، چایەکی شیرنیش دەبی لە پێش بیت زەم دەکات. ئەوە ئاگای لێ نییە کە ئۆمێگا 6 زیاد دەکات لە جسم، کە ئۆمێگا 6 زیادی کرد لەگەڵ LDL کە چەوریەکی خراپی ناو جەستەیە کارلێک دەکات دەستە ناو مولەکانی خوێن کە تووشی زەخت دەبێ. باش بەگشتی کەواتە ئاگاتان لەوە بێت کە تۆ لەوە گەڕێک کە سەرنجامەکە ئەنجامەکە چییە، بەڵام زیاد خواردنی گوڵە بە ڕۆژە زیانی هەیە لەگەڵەوەشدا کە پێکاتەکەی پێکاتێکی تەندروستە. خواردنی گوڵە بە ڕۆژە پەیوەندی بە پێستیشەوە هەیە. ئێمە پزیشکێکی پسپۆری پێستمان لێرە هەیە، بۆچی بانگی نەکەین؟ دکتۆر شادیار بفەرموو. تامت کرد لەوێ؟ بەڵێ ڕۆژێکی باش زۆر باشە زۆر بەتام بوو. پێم بڵێ پەیوەندی نێوان گوڵە بە ڕۆژە و زیبکە چیە؟ دەڵێن زیبکە دروست دەکات. خاتون شتێکی زۆر میمی باس کرد، هەمووی شتەکان ڕەبتی بە کەمێتەوە هەیە. ڕۆژانە بە چارەخوازەکانی خۆ بەڵام بە تایبەتی ئەوانی کە زیبکانەیە مەسەلێکی کوردی ئەڵە زیبکێ ئەینا دەنگی گوڵە بە ڕۆژە خۆم زیبکێ دەرەکەم، ئەمە زۆر دوورە لە ڕاستیەوە. بەڵام کەمێت زۆر میهمە. یعنی من بە چارەخوازەکانی خۆمەڵم ئەڵم ئەگەر ڕۆژانە پیاڵەیەک پیاڵە و نیوێک بخۆیت زۆر باش، بە ئەکسەوە نەک زەرەر. سوودیشی بۆ پێستەیە، ڤیتامین ئی زۆر تایە کەمە ناهێڵێ پیربی. باشە بەشێکی زۆر لە ماینراڵ و ینی کانزاکان و ڤیتامینەکانی تیا ئەمە بەرگری لەش بەرزەکەنەوە. ئێکە بەرگری لەش بەرز بۆ تۆ چییە؟ دژە هەوکردن و دژە ئیلتیهابکردن، مەسەڵەن تۆ نایڵە تووشی ئیلتیهابی بەکتریان، ئیلتیهابی کەڕۆکان، ئەمانە هەمووی کەمەکاتەوە. لەبەرەوە تۆ ڕۆژانە ئەگەر بێت و بڕێکی دیاری کراو لا گوڵە بە ڕۆژە بخۆی سوودی زۆرە بۆ پێستیش نەک زەرەری هەیە. بەڵام کەواتە ئەوەی کە کاژن خان باسی کرد دادەنیشن و بە مەجلیس و گوڵە بە ڕۆژەدانراوە چایەکی شیرین و بابەتەکەش زەمکردنە زۆر دەڕوا گوڵە بە ڕۆژە زۆرەوە ئەوە زۆر زۆرەوە جاری وایە کە مەسەڵەن مەجالیسی خۆمانەی بینی کەسەکە دانیشتووە هەتێک لە گوڵە بە ڕۆژەکە بەقی گردۆلەیەک لەبەر دەبێن کۆبەتەوە خراپە، ئەوە زەرەری هەیە. ڕوونە هەردووکیان کۆکن لەسەر ئەوەی کە گوڵە بە ڕۆژەی زۆر زەم و زیبکە دروست دەکات. ئاگاتان لێی بێت. زۆر سپاس بۆ کاژین یونس کامڕۆ لەگەڵمان بوو. دەست خۆش بێت. بفەرموو. سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر شادیار تۆش بفەرمووە ئەوێ. فەرموو کاژن خان. زۆر سپاس.